سڵاوتان لەبێت. ئایا بەخشندەی سروشتی مرۆڤە یاخود لە ڕێگای کۆمەلگا و دابوو نەریت و ئاینەوە فێری دەبێت؟ لەلایەکی تریشەوە چی بکرێ بۆ ئەوەی بەخشندەی مرۆڤەکان تەنها لە مانگی ڕەمەزانانە بێت و لە هەموو کاتێکدا ئەم بەخشندەیە بنوێنن؟ ئەم بەرنامەی ڕوانگە تایبەت دەبێت بۆ پرسە و لەگەڵمان بن. ئەوەی دەیبەخشی و دەینێری بۆ ئەوانی تر هی خۆتە، لێ ئەوەی دەیشاریتەوە و هەڵی دەگری بۆ کەسانی تر جێدەمێنێ. بەخشندەی و دلۆڤانی هەوێنی پەیوەندیە ڕۆحیەکانی ناو کۆمەلگایە، بزە و پێکەنین بەڕووی یەکتر و قسەی خۆش و دڵنەوایی لەگەڵ یەکدی و ئاگاداربوون لە حاڵ و ڕەوشی دۆست و خزم و خەڵکی گەڕەک و شار و لەوێشەوە هەموو جیهان بناغەی مانەوە و بەردەوامی ژیانێکی سەخت و قورسە. بەخشش یەکێکە لە فەزیلەتە جوانەکانی مرۆڤ. بەخشندە نەک هەر لە ڕووی ئابووری و ڕۆحیەوە یارمەتی کەسی بەرامبەر دەدات، بەڵکو هاوکاری خۆشی دەکات و پێگەی و جەوهەری ناوەکی خۆی دەوڵەمەند دەکات و لە بەردەم ئەوانی تر و خۆیدا هەست بە شانازی دەکات. لەم بەرنامەی ڕوانگە هەوڵ دەدەین تیش بخەینە سەر سەرچاوەکانی بەخشندەی لای مرۆڤ. ئایا پەیوەندی بە غەریزەی مرۆڤەوە هەیە؟ یان وەک بەشێک لە کولتور لە ناو مرۆڤەکاندا گەشەی پێدەدرێت و وەک بەهایەکی کۆمەڵایەتی دەچەسپێنرێت؟ هەوڵماندا بەشێک لەو کەسانە بدوێنین کە لە مانگی ڕەمەزاندا و لە ناو مزگەوتەکاندا خێردا بەش دەکەن و بەربانگ بۆ ڕۆژوانان ئامادە دەکەن. بەڵام بە هۆکاری ئەوەی کە گوایە نابێ بەخشندە باسی خێر و چاکەی خۆی بکات، ئەوان ئامادە نەبوون قسەمان بۆ بکەن. سەرەتا گوێ لە وەڵامی ئەم پرسیارە دەگرین کە ئایا سەرچاوەی هاوسۆزی و کاری چاکە و خێرخوازی لە کۆمەلگای کوردیدا چییە؟ ئاین و ویژدانی تاکە کەسی چەند ڕۆڵیان هەیە لە چەسپاندنی ڕۆحی هاریکاری مرۆڤانە و تۆقکردنەوەی پەیوەندی نێوان تاکەکان؟ بێگومان ئەگەر هەر پێناسێکی کورتی کاری خێرخوازی چاکەکاری بکەین یان کاری خۆبەخشی، دەکرێت بڵێن دیاردەیەکی کۆمەڵایەتی تەندروستە و هەڵسکەوت و ڕەفتارێکی شارستانیە لەنێو زۆر لەگەلان بوونی هەیە، ناوەستێتە سەر با بڵێن دەستخستنی قازانجێکی مادیان مەڕبوودێکی مادی، بەڵکو ئامانجێتی کە کۆمەڵێک خزمەتگوزاری پێویست بۆ کەسە پێویستەکان دابین بکات لە کات و ساتی خۆیدا، چ دا و دەرمان بێ یاخود خواردن بێ یاخود جێگای حەوانەوە بێ. بێگومان ئەوەی کە ئێمە دەتوانین شانازی پێ بکەین لە نێو میلەتی کورد ئەم دیاردەیە خەسڵەتێکی زوندوی گەلی ئێمە بۆ بە درێژایی مێژوو بوونی هەبووە، نەوەستاوەتە سەر هیچ باگراوندێکی سیاسی یاخود ئابووری کە گەلەکەمان دووچاری بووە. ئێمە ئەگەر تۆزێک بۆ مێژوو بگەڕینەوە ساڵانی هەشتاهۆش کاتێک شاڵاوی بەدناوی ئەنفال ئەنجامدرا، ئێمە ئەو خەڵکانەمان بینی کە لە کۆمەلگا زۆرم لە یەکان نیشتەجێکران گەلی ئێمە دەرگای فراوانی خێرخوازی و هاوکاری بۆیان کردەوە و جوێنێدا بەو ڕژێمە دابلوستەنێرا ئەو ڕژێمە وەحشیگەراییە کە کۆمەڵێک کردەوەی ناڕەوای بەرامبەر ئێمە ئەنجامدا بوو، کەچی ئەو هەموو هاوکاریە گەیەندرایە ئەو کۆمەلگایانە بە شێوەیەکی زۆر بەرفراوان. هەر ملەتێک ئەگەر بەهای مرۆڤایەتی و لە کتەچدا کۆمەڵێک بەهای جوانی ئاینی و کۆمەڵایەتی بوونی هەبێتن، بێگومان کاری خێرخوازیش بوونی دەبێت. ئەگەر چی لە ڕابردوو لەسەر شێوەی تاک ئەنجام درایە، با بڵێن کۆمەڵێک کەسانی خوا پێدرا و ئەو کارێن ئەنجام دابێ، بەڵام ئێمە هەست دەکەن لەدا بۆ 15 ساڵی ڕابردوو کۆمەڵێک دەستگا و ڕێکخرا و کۆمەڵەی جیاجیای خێرخوازی کە لەو بارەدا ئەو پرۆسەیان زۆر بە شێوەیەکی ئەرێنی و بە شێوەیەکی جوان با بڵێن سەرخستووە بوونیان هەیە لە هەرێمی کوردستان و کاری خێرخوازی ئەنجام دەدەن. تێبینی دەکەین کە لە مانجی ڕەمەزان ڕەنگە ئەو دیاردەیەن ئەو پرۆسەیە بەرفراوانترە، بەڵام لە ئەساسدا ڕەنگە لە مانگەکانی تریش ئەو دیاردەیە هەر لە نێو ئێمە هەبووە و لە مێژووی گەلی ئێمەدا بە بەشێکی زیندوی وجدانی تاکەکانی کۆمەلگای ئێمە ڕەنجی داوەتەوە، بەڵام ڕەنگە ئەو
بەو شێوەیە کە ئێوە خۆتان مەسەن لە مانجێکدا دەچن سەردانی مزگەوتەکان و ئەو دەستگانە دەکەن بەبەر چاوتان کەوتووە لە مانگەکانی پێشووتر ئەو دەرفەتتان نەبوو بەیان ئەو کاتتان بۆ تەرخانەکە بێ ئەگەنا من دەزانم من وەکو توێژێرەی کۆمەڵاتی هەست دەکەم کە ئەو دیاردەیە لەنێو وجدانی تاچی ئێمە بوونی هەیە پێویست نیە بەتەنها لە مانجی ڕەمەزان بەڵام بەهۆی ئەو پابندبوون و وابەستەیی کە ئێمە لەگەڵ ئایندا هەمانە ڕەنگە لەو مانگەدا ڕێژەکەی بەرفراوانتر بێ زیاتر بێ. کاتێکە هاونیشتیمانیانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان پەنایان بۆ هەرێمی کوردستان هێنا خۆ لە مانج ڕەمەزاندا نەبوو کەچی دەرگای ئەو یارمەتیە بە شێوەیەکی زۆر بەرفراوان بەڕوویاندا کرایەوە هەم لە دابینکردنی خواردەمێنی پێویست هەم لە شوێنی مانەوەیان هەم بۆ دا و دەرمان لە دەوڵەمەندەکان و غەری دەوڵەمەندەکانی ژوە پێی توانای خۆی ئەوەی کرد وجدانی تاچی ئێمە لەناو کۆمەڵگادا هەمیشە زیندوو بووە لە هەموو کات و ساتە جیاوازەکان کاتێکە پێویستی بە خزمەتگوزارێکی مرۆیی پێویست هەبوو بێتن ئێمە بێ سڵەمینەوە دەرگامان بەڕواندا کراوە بووە خەڵکی ئێمە بەهۆی ئەو بەها پیرۆزانەی کە لەنێو تاکەکانی کۆمەلگا ئێمەدا هەیە بەهۆی ئەوەی کە باسمان کرد وجدانی زیندووە و سروشتی پەیوەندی کۆمەڵایەتی لەنێو تاکەکانی کۆمەلگا ئێمە لەنێو کەسەکاندا هێشتا بە شێوەیەکی زۆر چاک هەستی پێ دەکرێت بۆیە ئەمە وای کردو ڕنگدانەوەی زۆر باش و گونجاوی هەبێ لە بەرامبەر ئەو هەموو ئاوارەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردیە. ئایا لە نێوان بەخشندەیی و دەست بەسەرداگرتندا کامیان غەریزەیە و پەیوەندی بەلایانی فیتری مرۆڤەوە هەیە و کامەشیان لە ڕێگای پەروەردە و فێرکردنەوە گەڵاڵە دەکرێت. خۆی ئەگەر ئێمە سیر بکەین لەو بارودۆخانەی کە ژیان زۆر بەرەو مادی دەچێت یان کۆمەلگا بەرەو مادی دەچێت ئەنجا پتر پێویستیمان بە کەسانی بەخشندە هەیە یان پێویستمان بە بەخشش هەیە بە معنایەکی دیکە یعنی لەو کاتێک کە کۆمەلگا لە بارودۆخێکی زەحمەتدا دەژی زیاتر بەرەو مادیبوون دەچێتەوە پێویستمان بۆ جارێکی کە بگەڕێنەوە بۆ بەهاکان بۆ قیەمەکان چونکە کۆمەلگا بۆ خۆی ئەوەندەی لەسەر بەها بنیاد نراوە ئەوەندە لەسەر مادی بنیاد نەدراوە یعنی ئێساما ئەگەر تەماشا هەر کۆمەلگایەکەین یعنی لە ڕووی ئاساییەوە کۆمەلگا شتێکی سروشتکرد نییە مرۆڤەکان بەخۆیان دروستی دەکەن بەچی دروستی دەکەن یعنی چی وا لەوە دەکات مرۆڤەکان لە دەوری یەکتر کۆ ببنەوە بەهاکانە قیەمەکانە بۆیە تەماشا دەکەین لە بچووکترین یەکەی کۆمەڵایەتی کە خێزانە کۆمەڵێکی زۆر بەها هەیە کە وا دەکات خێزانە بە یەکەوە بمێنێتەوە باز لەوە دەکەن کە مەسەلەن ڕێزی نێوان یەکتر خۆشەویستی پشتیوانیکردن لێبوردەیی هەر ئەسڵەن بچووکترین یەکە لەسەر بەخشش و بەخشندەی بنیاندراوە ئەمە کە باسی دایک دەکەین ینی بڵێن ڕێزی دایک دەگرین لەبەرەوەی کە دایک یەک پارچە لە بەخششە لە بەخشندەیە ینی بۆیە ئێمە تەماشا دەکەین کۆمەلگا کە هەتا گەورەتر دەبێت و هەتا تعقیدتر دەبێت پێویست بەوە هەیە شان بەشانی ئەو تعقید و گەورەبوونە مادیە بەهاکانیش گەورە بکەی و فراوانیان بکەیت ئەگەر نا لەبەر یەکتر هەڵدەوەشێت یعنی ناتوانێت یەکتر بگرێت ناتوانێت تەماسوکی هەبێت تووشی کۆمەڵە کێش و گرگرفت دەبێت لێرە ئەمە دەگەڕێنەوە بۆ بەها و بۆ قیەم یەکێک لەو بەها و قیەمەکانی کە کۆمەلگا ڕادەگرێت بەخشندەیە یا بەخششە بەخشندەیی یان بەخشش لە چیەوە هاتووە بیزەڵت پێچەوانەی بارەمادیەکەی کۆمەلگایە کەسێک خاوەنی مافێکە بەویستی خۆی واز لەو مافە دێنێ بۆ کەسێکی تر کە پێویستی پێیەتی یان کە سوودی زیاتر لێ دەبینێ وەکو لە خۆی بەبێ بەرامبەر بەبێ مقابل ئەمە پێچەوانی بارە ئاساییەکەیە لە بارە ئاساییەکەدا چیە لەناو کۆمەڵگەدا هەر کەسێک کار دەکات هەر کەسێک بەخششێکی دەبێت چاوەڕێی داهاتێک دەکات چاوەڕێی مردوودێک دەکات بالمقابل نەبێ نایکە بەڵام لێرە مرۆڤی بەخشندە یان کاری بەخشندەیی یان بەخشش ئەوەیە کەسێک لەو مافەی کە هەیەی دەستبەردار دەبێت بۆ کەسێکی دیکە لە ناو کۆمەلگاکەیدا
لەبەرەوەی کە پێویستی پێێتی ئەو خۆی ناتوانێت ئەو پێداویستی خۆی جێبەجێ بکە. لەوانەیە پرسیارەکە ئەوە بێت بۆ لە ڕەمەزاندا ئەم شتە زیاد دەکات. چونکە خودی ڕەمەزان کارکردنە لەلایەن تاکەوە لەسەر شتێک کە لەوە پێش لەسەری بەردەوام نەبووە، یعنی دەست هەڵگرتنە لە حەقەکانی خۆی. تۆ ڕۆژانە مافەت هەیە ئەو بخۆیتەوە، خواردن بخۆی لە هەچ کاتێکدا ویستت و ئیسراحەت بکەی و نازانم، یعنی ئەو شتانەی کە لە ڕەمەزاندا لە خۆتی قەدەغە دەکەی. لە پێناوی کۆمەڵێک بەهادا قیمدا کە تۆ باوەڕت پێ هەیە لە چوارچێوەی ئاینێکدا تۆ دەست لەو مافانە هەڵدەگری. یعنی کەواتە تۆ خۆت ڕادەهێنی دەست لە مافە هەرە سروشتی و تەبیعی و ئاساییەکانی خۆت هەڵبگری لە پێناوی قیمدا، لە پێناوی بەهادا. ژیانی قورسی مادی سەردەم و کاریگەریەکانی تەکنەلۆژیا لەسەر تاکەکان تا چەند ڕۆڵی هەیە لە بەرزکردنەوە یان دابەزاندنی چەمکی بەخشندەیی لای مرۆڤ. خودی بەخشندەیی بە فێرکردن دەبێت. یعنی پێچەوانەی دەست بە سەرداگرتن و قۆڕەخکردنە ئەوان غەریزەیە. مرۆڤ کە لە دایک دەبێت تێدا هەیە، غەریزەی دەست بە سەرداگرتن و قۆڕەخکردنی تێدایە. بەڵام فێر دەبێت لە ڕێگای قیەمەکانەوە بەهاکانەوە. اینجا بەهاکان مەسەلەن بە پەروەردەکردن تێدا دەچێنرێت، ئاین تێدا دەچێنێت، دایک و باوک تێدا دەچێنێت، بە بینین و بەلاساییکردنەوە تێدا دەچێنێت. مرۆڤ فێر دەبێت لە ئاسایی بەخشندەیی بکاتەوە. بۆیە لە سەردەمی ئەمڕۆدا ئەمە ملاحەزە دەکەین لەم بوونی تۆڕی کۆمەڵایەتی و با بڵێن سۆسیال میدیاکان یارمەتیدەرێکی زۆرە بۆ ئەوەی کە ئەو گەنج و لاوانەی کە لە ڕێگەی یوتیوب و لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگاکانی دیکەوە حاڵاتێکی زۆری کاری بەخششی و بەخششکاری و بەخشندەیی دەبینن، ئەمە فێری دەکات. ئەویش فێر دەبێت لاسای بکاتەوە، بیر لەوە بکاتەوە چۆن ئەو شتە بکات. من بە پێچەوانەی ئەو ڕەئیم کە دەڵێ ئەگەر کارێکی خێرت کرد کەس پێ نەزانێت و کەس ئاگای لێ نەبێت. لەوانەیە مەبەستی لەوە بێت کە بۆ ئیحرازکردنی بەرامبەرەکەت کەس ئاگای لێ نەبێت، بەڵام فێرکردنی خەڵک لەوەی کە چۆن کاری چاکە بکە، کاری بەخشندەیی بکە. ئەگەر تۆ مەبەستت با بڵێن خۆ گەورەکردن و خاڵکێشان نەبێ، مەبەستت فێرکردن بێ با زۆرترین خەڵک بزانێت، چونکە فێر دەبێت لاسای تۆ بکاتەوە. بۆیە لێرە بە هەموو حاڵەتێک من تاکید لەسەر ئەوە دەکەمەوە کاری بەخشندەی و بەخششکاری پێویستی بە فێرکردن هەیە، چونکە دژی غەریزەی تەمەلوک و دەست بەسەرداگرتنە کە بۆ خۆی لە ئینساندا چێنراوە وجودی هەیە. کەواتە بە فێرکردن لە ڕێگەی قیەم و بەهاوە دەتوانین تەوازنێک یعنی هاوسەنگیە بگەڕێنینەوە سنوورێک بۆ ئەو قۆڕەخکاری دابنین، بۆ ئەو دەست بەسەرداگرتنە دابنین. هەرچەندە لەوانەیە ئەمە ئەگە بچینەوە بنج و بناوانی بابەتەکە غەریزە یاخود مەسەڵەن دەست بەسەرداگرتنە قۆڕەخکاریە وەزیفەیەکی هەیە، سوودێکیشی هەیە. بەڵام ئەگەر تۆ ئەگەر لێ نەبێت سنوورێک تێدەپەڕێنێ دەشکێتەوە، بە زەرەر دەشکێتەوە، بە زیان دەشکێتەوە. بۆیە لە بەرامبەر با بڵێن بەخشندەییدا تەماشا دەکەین چروکی و ڕەزیلی هەیە. هەر با بڵێن لەو ناوەڕاستەدا تەوازونێک هەیە. ئەگەر مرۆڤ بێت و تەوازنی ئەو غەریزەی دەست بەسەرداگرتن و قۆڕەخکاریە نەکات، مرۆڤ لەگەڵ مرۆڤدا هەموو دەبێتە دوژمن، یعنی کۆمەلگا هەڵدەوەشێت. بۆیە لێرە وەزیفەی کاری بەخششکاری ئەوەیە تەوازنێک دەداتەوە بە کۆمەلگا. جارێکی دیکە بڕوا و متمانەی هەمومان بە کۆمەلگا پتەو دەکا کە ئەم کۆمەلگایە شایستەی ئەوەیە تێدا بژین و بوونمان لە ناویدا قازانجی زیاترە وەکو لە نەبوونی. وەک ئاشکرایە مانگی ڕەمەزان لەگەڵ خۆیدا کۆمەڵێک ڕێوڕەسم دێنێ کە کاریگەری لەسەر تاک و کۆمەلگا هەیە. بەخشین لەم مانگەدا بەرفراوان دەبێت و دڵفراوانی و هەست و سۆز لای بەشێکی زۆر لە تاکەکان گەورەتر دەبێت. چۆن و چی لەم مانگەدا ببەخشین و چی بکەین بۆ ئەوەی بەخشندەیی سنووری ئەم مانگەم ببڕێ و هەموو وەرزەکانی ساڵ بگرێتەوە. ئەم دابوونەریتە و ئەوەی کە دەبینین ئێستا ئەو دیمەنە سەرنجڕاکێش و جوانانی کە لە تەواوی مزگەوتەکانی کوردستان بەدی دەکرێت لەم زەمانی پڕ تراژیدیا و پڕ قەیراناوی دەبینین کە مسلمانان بەو پڕی خۆشحاڵیەوە بە گەرموگوڕیەوە ڕوو لە مزگەوتن هەریەکە و بەدەستێک قەسپێکی پێ، بەدەستی ئاوێکی پێ، بەدەستی
شۆربایەکی پێ بۆ مزگەوتی دێنێ بەو پەڕی خۆشحاڵیەوە بەو پەڕی ڕوویەکی خۆشەوە ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە پێشینەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەموو عیبادەتێک هەموو سلوکێک هەموو ڕەوشتێکی جوان لە ڕەمەزاندا مانا و چێژێکی تر دەبەخشێ ئەمڕۆ کە بە تایبەتی مسلمانان هان دەدەین کە لە کاتی قەیرانیدا لە کاتی نەبوونیدا لە کاتی بێوەزعی و ئەمن و ئەمانمان نان و ئەمانمان تۆزێک لە مەترسیدایە کە خەڵکی دێن دەستکراوە ماڵی خۆیان دەکەنەوە دەبەخشن بەڕاست و چەو دەبەخشن بەڕاستی ئەمە پێشینەکەی ئەو الذين ينفقون أموالهم سرا وعلانية سرا وعلانية جاری وا پێویست دەکات زۆر بە سڕی ینی دەستی ڕاست ئەبەخشێ دەستی چەپ نەزانێ ینی بۆ ئەوی کە منەت نەبێتە منەت بەسەر بەرامبەر ئەو کەسەی کە تۆ سەدەقەی دەدەیە بەرامبەر ئەوە منەتی لەسەر مەکە بەڵام بۆ ئەوی ببێتە ببی بە قودوەیەک بە مامۆسایەک سرا وعلانية يعني بشو بروج الذين ينفقون في السراء والضراء يعني ها خوي يورا كوملك حالات بعض ذكاء لكاتي بخشينا لكاتي او كاتي كتو خلقك كل دور بشتا يعني وابو على زماني في صلى الله عليه وسلم لكاتي بوشتك يارمتي كوكرا وتوا صحابي كان بيش برشان كردوا هلا فليان بوا امام ابو بكر همو مالي خوي هناوا امام عمر فرمي والله بنشينا او رب جما امام ابو بكر يعني او اندم مالكي نوێی ماڵی هێنا بەڵام کاتێک کە دەچی ئیمامی ئەو بەکر هەموو ماڵەکەی خۆی هێناوە فەرمی وەڵاهی نایگەم ئەو پیاوەتەوە ئەو پیاوە گەیشتۆتە دەرەجە کە مسابقەی لەگەڵ مەحاڵە یعنی بەخشین لە کاتی ئەوەیدا کە تۆ خەڵکێک هاندەی ببی بە هاندەری خەڵکانیشی تر وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس يعني بشو بروج دبخشن لكاتي قيران به هبو به نبو به او بيا انسان او اخوان مان ددا يعني بيامي خوا بوتي خو اساتو بششي عبوديته بندايتي مان كلاني شي غوري بانسي زكاه وبخشينا فرمو او كتب كان بخوينو لباسي انفاق نق انفاق جاري وايثار مان هي ايثار يعني بارونانك لخوتي دغريو انفاق ويك حتى لكاتي زورته دبخشي بلام ايثار تيا ويؤثرون على انفسهم ولو كان بهم خصاصه خۆی زۆر پێویستێتی بەڵام کە ئەبینێ دراوسەیەکەی زۆر لەو بە حاڵی شەڕترە کە ئەبینێوە مناڵەکەی ئەگەریە و قمەشیرێک نەوی خوا کە ئەبینەوە مناڵەکەی هاواری تو بۆ شیر و دایبی نازانێت چی بکە کرێچی و کری بۆ نادرێ یعنی بەڕاستی ئەم دیمەنانە کە لە کوردستان ئەبینین یعنی بە حەقەت ئەتوانین شتی زۆر جوانتر پێشکەشکەین سەدەقەی چر کە براتوانی کاکە کرێچیە کاکە برای بڕێزم ئەم ڕەمەزانە لەم هەموو خێر و حەسەناتەی دەیهێنی بۆ مزگەوت باشتر وایە تەلەفۆنێک بکە بۆ کابرای کرێچی بڵێ کاکە کرێکەم ئەم ڕەمەزانە ئەتوو خۆش هەر لە خۆشیاوی بکە بە سەدەقەیەک خەڵکێک نەبووە نەدارە هەژارە یعنی کەوابوو ئەمە دەتوانین بە جوانترین نمونەی جوان دەتوانین سەدەقە بکەین بەخشین بکەین ئەم وێزگە و ئەو میمبەرانە ئەو پەیامە جوانانە تەعمیم بکەین دەوڵەمەندەکان ئەوانەی خۆتان حەشارداوە دوور بە دوور سەیر ئەکەن خەڵکێک نەبووە خەڵکێک نەدارە خەڵکێک هەژارە یعنی ئەمە چۆن بە خۆدا ناسنەوە چۆن ئەو ڕەزیلیە ئەمە کۆکو زانان کە دەفەرمێت لە هەر شوێنێک ما جاء فقير إلا هناك غني قد أخذ حقه فقيرێکت بینی لە هەر شوێنێک بزانە لە تەک ئەو فەقیرە دەوڵەمەندێک هەیەوە ئاوری لێ ناداتەوە نانی ئەوە خۆ یعنی دەبینین ئێمە ئەم نمونەی ئەو ڕەوا بە چاوی خۆمان دەبینین وەڵی خەڵکانی وەکو جەنابەت دەفەرمی لە دوورەوە سەیری گەمەکردن بە خەڵکو و ناز و فیز لە سەردانە خەڵکو والله خوا لەوانە خۆش نابێ يعني ئەمە تهدیدێکە الذين يبخلون ويأمرون الناس بالبخل يعني وانا براستي او بري رزيليه او بري خلقي هان ددن برو رزيليه يعني بو بكلتور دەوڵەمەندەکان ئەمڕۆم ماڵ و سەروەت و سامانێک کە گلیان داوەتەوە بڕۆداینێ و بەڕاستی خێرێک ئەکەن خێرەکانیشیان لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان ینی کە ئەهلی خێرن هەندێک دەستگا و موسسە هەیە کە بەڕاستی جێی دەستخۆشی و جێی ڕێزانین بەمە دەبێت دائیم دوعای خێریان بکەین بەڵام بەڕاستی ئەگەر بە حەقی خۆی ئەوەی کە قورئان دایناوە ئەو موسسەیە بە موسسەکردنی زەکات و دەوڵەمەندەکان خذ من ئەموالهم صدقة يعني بەڕاستی ئەمە خێرێک نێ بیکەن دەبێت حتا دەسەڵات تەسیری هەبێ ینی لایانی پەیوەندیدار بگەڕێ کاکە ئەمە واجبێکە ئەمە کوی خەبات و وڵاتت نیشتیمانت ئەپارێزی بە یارمەتی کۆمەک ئەەکەینەوە بۆ برا پێشمەرگەکانمان ئاواش خەڵکانێکی دیکەیە ینی لە دەرەوەی لەناو ئەو کوردستانە دەوڵەمەندانی زۆر هەنا ینی حەقیان نادەن
خوا دەفەرمێ خذ من ئەموالهم صدقة ئەی محەممەد عليه الصلاة والسلام تۆ بڕۆ ماڵەکەیان بە زۆر لیان وەرگرە خۆ زەکاتەوە نییە تۆ وەریگری ئەبێ بیستنی کاکە تۆ نان نادەیە خەڵک بەڵام بۆ ڕووی خۆش نادەیە خەڵک بۆ تو ینی بۆ ڕوت خۆش نیە لەگەڵ خەڵکە و ئەزانێ ئەو فەقیرەکە دێ ئێستاوای لێ هاتووە لە کوردستان وەکو باستان کرد ئەم کوردستانە زیاتر وای لێ هاتووە ئەدای زەکاتمان وای کردووە فەقیر زیاد دەکات فەقیر زیاد دەکات یعنی تۆ بەو 10,000 و 20,000 و 50,000 ئەوە بەڕاستی فەقیر کە خوای گەورە ئەو نظامە جوانەی دانا و إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم يعني نبوة ناتو فقيرك نابێ بمێنێ ینی زەکات بۆ ئەوەی کە فەقیر ڕزگار بێ لە فەقیری خەڵک لە بێنانی لە بێخانی ڕزگاری بکرێ ینی باشە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێکە دەگەڕا چێ فەقیرە فەقی بۆ نەدەکرد ئەوە مسلمانە ئەوە چێە دەیفەرموو حتا نەساڕاکی کە ئەهلی ذیمە بوو چاوی پێکەوت کە دەگریا و نانی نەبوو هاتبوو لە ئیمامی عومەر داوای یارمەتی کرد فەرمیان چۆن دەبێ ئەوە ئەهلی نەساڕایەوە چۆن دەبێ بیدەینێ و ئیمامی عومەر فەرمی هەتا هەیبوو لێمان دەستاند هەتا هەیبوو جزێمان لێستاندووە ئەو ڕۆنیەتی دەبێ بەیتولمان بیژێنێ مرۆڤ لە چاوی ئەوانی تردا بە دوای ڕێزی خۆیدا دەگەڕێت کاتێ هەز دەکات بە یارمەتی و سۆزی ئەوانی تر هەز بە بەختەوەری دەکەن لە ڕاستیدا سۆزی بۆ خۆی جوڵاوە و لایانی مرۆڤایەتی خۆی دەوڵەمەند و لایانی ڕۆحی خۆی بەرەو کەماڵ بردووە.